سڵاوتان لێبێت لە شارپرێسەوە پوختەی هەواڵی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. تاوەکو ئێستا نزیکەی 18,000 خێزان فۆرمی یەکەی نیشتەجێبوونی کەم دەرامەتانیان پڕ کردوێتەوە. فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان ئاشکرای کرد تاوەکو ئێستا 17,954 خێزان فۆرمی یەکەی نیشتەجێبوونی کەم دەرامەتانیان پڕ کردوێتەوە. ئاماژەی بۆ ئەوەش کردووە پڕکردنەوەی فۆرمەکە تاوەکو ڕۆژی 1/12 ئەم ساڵ بەردەوام دەبێت و هەر خێزانێکیش بە ناردنی داواکاریەکەی لە ڕێگەی هەژماری تایبەت بە خۆی تا کۆتایی سیستمەکە دەسەڵاتی پێداچوونەوەی زانیاریەکانی هەیە، هەر لە ڕێگەی ئەو ئەژمارەوە توانای وەرگرتنەوەی ئەنجامەکانیشی هەیە. ڕۆژی 5 ئەیلولی ئەم ساڵ وەزیری ئاوادانکردنەوە و نیشتەجێکردن پرۆسەی دابەشکردنی فۆرمی یەکەی نیشتەجێبوون و کاراکردنی فۆرمەکەی بە شێوەی ئۆنلاین ڕاگەیاند. ئەنجومەنی وەزیرانی هەرێم بۆ گفتوگۆکردن لەبارەی چۆنیەتی دابەشکردنی موچەی مانگی تەموزی فەرمانبەران کۆبووە و دوای کۆبوونەوەکەش وەزارەتی دارایی ڕاستپارت دەست بە ئامادەکاریەکان بۆ دابەشکردنی موچە بکات. جوتیار عادل بەڕێوەبەری فەرمانگەی میدیا و زانیاری ئەنجومەنی وەزیران ڕایگەیاند لە کۆبوونەوەکەی ئەمڕۆی حکوومەتدا دوا پێشاتەکانی جێبەجێکردنی یاسای بودجەی فدرالی و بارودۆخی موچە لە هەرێمی کوردستان و بەرەنجامی دوا کۆبوونەوەی شاندی دانوستانکاری هەرێم لەگەڵ شاندی هاوتایان لە بەغدا خراوەتە ڕوو. شارپرێس لە ئازاری سەرچاوەیەکی وەزارەتی داراییەوە زانیوێتی لە کۆبوونەوەکەدا وەزارەتی دارایی ڕاست پێردراوە بۆ دەستپێکردنی موچەی فەرمانبەران و چاوەڕوان دەکرێت دەفتەی داهاتوو خشتەی موچەی مانگی تەموز بڵاو بکرێتەوە. شارپرێزەوەشی زانیوە بە داهاتی ناوخۆ و ئەو قەرزەشی بڕیار وایە بەغدا بە هەرێمی کوردستانی بدات دەست بە دابەشکردنی موچە بکرێت و ئەو کورتهێنانەشی دروست دەبێت لە داهاتی ناوخۆ پڕ بکرێتەوە. سەرچاوەکەی وەزارەتی دارایی ئاشکراشی کردووە ئەمڕۆ حکوومەتی هەرێم بە فەرمی هەواڵی دابەشکردنی موچەی مانگی حەوت ڕادەگەیەنێت و زانیاری زیاتر لەو بارەیەوە ئاشکرا دەکات. حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان داوا دەکەن مانگرتن و خۆپیشاندانی سەرتاسەری ڕابگەیەنرێت. لە دوای کۆبوونەوەیان 6 حیزبی ڕۆژهەڵاتی کوردستان بڕیاریاندا ڕۆژی 16 مانگە لە ساڵیادی شۆڕشی ژینە ئامینیدا خۆپیشاندان و مانگرتنی سەرتاسەری لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بەڕێوە بچێت. ئەو حیزبانە ڕاشیان گەیاندووەکە لەسەر 5 خاڵ ڕێککەوتون کە مانگرتن و خۆپیشاندانی سەرتاسەری یەکێک لەو خاڵانەیە. لەگەڵ ڕاگەیاندنی مانگرتنی سەرتاسەری ئەو حیزبانە داواشیان کردووە سەرجەم خەڵکی ئازادیخوازی ئێران بە تەواوی توێژەکانەوە پشتیوانی لە مانگرتنی خەڵکی کوردستان بکەن بۆ ئەوەی سەرنجی کۆمەڵانی خەڵکی مرۆڤ دۆستی جیهان بۆ خۆیان ڕابکێشن. ئەوەش لە کاتێکدایە حکوومەتی ئێران دواوادەی بۆ چەکداماڵینی ئەو حیزبانە بۆ عێراقدانەوە و بەرپرسانی هەردوو لاش باز لە ڕێککەوتنی نێوانیان دەکەن لەو بارەیەوە. خواتان لەگەڵ.